دکتۆرێکم ئەمەوەیە بڵێم کە چۆن یعنی خۆمان بپارێزین لە ئەو ڤایرۆسە یەکەم شت ئەبێ ڤاکسین هەموو هاوڵاتیەک ئەبێ بزانێ بڕوات بۆ خەستەخانە یان بۆ مەراکز صحی یەکەم شت ئەبێ ڤاکسین بکات دووەم شتیشە ئیعلام ئەبێ ڕیکلام بکات کە هەموو کەسێک لەم وڵاتە خۆی بپارێزێ زۆر کۆنتاکت و شت نەکا لەگەڵ خەڵکە دەست و شتی زۆر باش بشوە و خواردنی دەرەوە زۆر نەخوا محاولە بکەوە خۆی بپارێزێت تا لەو نەخۆشیە وەزارەتی تەندروستیش ئەبێ ڕێگەی خۆی و پلانێکی زۆر باشی ئەبێتە ئەو شتە بڕێ چۆن بۆ ئۆتۆمبیل ساڵی جارێکە بێ فەحس بکە حەق وایە بۆ هەموو کەسێکش لە جنسیەکەی کتابێکی بۆ بکە وەکو هەزە هەموو 6 مانگ جارێ فەحسێ خۆی بکە یاخود ساڵی جارێ هەر نەکرا 2 ساڵ جارێکە توانێت فەحسێکی خۆی بکات تێستێکی خۆی بکات بۆ ئەوەی بزانێ هیچ تووشی گرفتی تەندروستی بووە یاخود نە ئەمە بۆ کەسەکە یەکەم کەس باشە دووەم بۆ دەوروبەرەکەش نەخۆشی هەیە ئەگوازرێتەوە لە یەکێکەوە بۆ یەکێ سەرەتا دەبێ منداڵانەوە هەم فێرکردن ینی لە قوتابخانە وشارکردنەوەیان هەبی مامۆستاکە دەبێ ڕۆڵێکی گرنگیان هەبیتن منداڵەکانمان خۆ لە سەرمای زستان بپارێزن جلوبەرجیان جلوبەرجی گەرم جلوبەرجی باش بپۆشن و شارکردنەوەی دایک و باوک دەبی زۆر ئەساسە دایک و باوک دەبی منداڵەکان بخوان وشارکردنەوە سەرما